ڕێز و سڵاوێت تایبەتش بەرنامەی نزیکتر ئەم دیسە هاتینە خزمەتەوە ئەم نوکێل سنتەری باژارە هەولێرێ بەس میێوانی مە ڕاستی ئەبکۆی سلێمانی هاتی ئەم مەمنونێ توینە و ئەڤروکە نەبەستی بەس بەحسا خۆ کرد ئەس باکەم ئەمدی حەسکین گەلک هەموو بەحسی مەبخۆژی و ژیانەمە بکرد مامۆستا طلعت طاهر وەیت گەلە بخێراتی مامۆستا بانی بم ئێوارە باش ئێوارە باش باش کاکەژوان هەڵ باشە ئەم داخۆزاری بووی مە توش سلێمانیژی ماوێ بس فرقی نییە بوو تو هەونیە هەولێر و سلێمانی مەخمور هەموویانی قات فەرقی نەبووە دیارە مەزبوطی لە بۆ قایش وەستنی زۆر ڕاهاتوو خێر ساعتت جاری من جەناب چۆن تەندروستی سپاس دەکەم ئەمە لە چینە لە گەڕەکی کوران بوو ماڵی بابم منداڵیم هەمووی لەو گەڕەکە بووە خۆش ئێستاش هەمووی خزم کەسی خۆمن ینی براکانم هەر لێرە بەس تو چووی بەس ئەمن ئێستا بەس ئەمن غەریب بام لەو بەرە بابی بۆ ڕۆیشتی ڕاستی ئەمن ویستم دەرچم گەنج بوو دەرچم بچمە ئەوروپا ئایتر بە قسمەت نەبووەوانە ئایتر مامەوە یەک جار هەوڵدا ڕۆیشتم بۆ ئەوروپیان ئەو نانەنا یەک جار هەر ئەو جارە بووە ئایتر پەشیمانی کە دووبارە نەتکردەوە مەسەن دیسان ئەو ڕێیە بگری بچێ ئەوروپای نا لە بەرەوەی خەونی ترم هەبوو بڕاستی خەونی ئەدەبیاتم هەبوو خەونی نووسین و خوێندنەوەم هەبوو ئۆفەری باش هاتە بەردەستم بۆ بڵاوکردنەوە و کاری میدیایی و کاری ئەدەبی و ئەوانە ئایتر خەریکی ئەو کارە نەبوو مامۆستا زۆر خۆش باسی شتەکان دەکەی زۆر خۆش دەنووسی سڕی ئەو خۆش نووسینە چێ مەسەن ئێستا ڕەنگە ئەمن باسی ژیانی خۆم بکەم زۆر بەبێ سەر و بەری باسکەم بەس ئەگەر ئەتو بمناسی باسی ژیانی خۆم بکەم ڕەنگە زۆر حەزم لێ بیجێت لێ ڕابگرم بوو ئەوە چیە؟ ڕەنگە بۆ بگەڕێتەوە با بڵێن کە باسی سفرێ دەکەی سفرەی خواردن مەسەلەن تەرکیز لەسەر چیەکەی مەسەلەن هەیە تەرکیز لەسەر پاک و خاوێنیەکە هەیە تەرکیز لەسەر ئەوە دەکا ئایا چەند زۆر شلە دانراوە وەنیا من تەرکیز لەسەر کابانیەکە دەکەم کابانیەکەی یعنی ژیانی هەمومان بریتە لە کۆمەڵی خواردن وانە بەس کابانیەکەی ئەدەبیات چە؟ کابانی ئەدەبیات وردبوونەوەی لەو شتە بچووکانەی کە لە جوڵەی ئەو خەسانەدایە لە سفرە دانیشتون بۆ نمونە یعنی ئێستا من لە بیرما دایکم کە مەسەلەن خواردنی دابەش دەکرد بەشی خۆشی وەکو ئێمە دادەنا یعنی بەشی خۆشی وەکو ئێمە بەڵام وردە دەمبینی پارچێک داتە من پارچێک داتە ئەو من لە خۆشی بینینی ئەو دیمەنا خواردەکەم بینە دەبا مەسەلەن ئێستا پێم وایە مەسەل جوانی ئەوەی کە گەنج بی و مەسەلەن تااقەت باش بێ و ئەوانە کەچێ من جوانی دەبینم کە پیرەمێردێک عەرەبانەیش پێ لە تاسەیەکە درێیا محەممەد دەپەڕێتەوە ئەی جوانترین شتی تو مەسەلەن ژیانی تو چیە هەر لە لای توشەوە مەسەنە خۆت باسکەی جوانترین ژیانی خۆم ینی طبعا منداڵەکان بە هیچەوە ینی من دوو کچم هەیە جوانترین شتی ژیانی من قوربانی بم لەگەڵ تۆ و تەسوکاری تۆش خۆشە ها کچت هەبی نەک نازانم فەرق و جیاواز دەکەی لەوە یان نا مەسەن لە کچ زیاتر خۆش بووی لە کۆڕ زیاتر من هەر خێزانەکەم شایەتیم بۆدا من لە سەرەتاوە حەزم لێ بوو دوو کچم هەبێ نعمەتە خودێ دوو کچ خودێ زۆر من لە هەموو ئەزمموی خۆم بینی و هەمیشە کچەکان لەگەڵ دایک و باوچیان باشتر بوون لە حتا خوشکەکانی خۆم لەگەڵ دایک و باوچ من باشتر بوون وەک لە ئێمە ڕاستە پارەمان دەدا بەڵام خزمەتەکە ئەوان دەیان کرد یان دروست بچینەوە سەردەمی منداڵی ژیان زیاتر لەگەڵ داگەورە و باوە گەورە بووە نیە بەڵێ خۆش بۆ ئەو زەمانە دایە گەورە و باوە گەورە ئەوەی خۆشە کە محاسبەت ناکەن یعنی دایک و باوک هەمیشە دایانوێ پاکبی زیرەکبی داپیر و باپیر لەوە گەڕاونەتەوە ئیتر لەوە گەڕاونەوە تەربیەتت دەن وەیە خۆش بژی یعنی پێ بکەنی ینی داپیر و باپیر بۆیە خۆشەویستە لای منداڵ لە بروی محاسبە ناکرێ من هەمیشە مەسەلەن داپیرم لێکش لە من عادز دەبوو دیگۆ بە پێشم داوی دەبێ ماسم دەیتی دەی باشە ئەمە ماڵە من ڕۆژێ 600 جار پێش دەرسم ئێوانە ئەگەر ماسم نەدابووە لێم عادزە بوو ئەمجارە باپیرم دیگۆ فاسد یەکەی ئەمە
ئەمە گەندەڵ یەکەیتەوە ئەو کەلی ئەو کاتێک وشەی گەندەڵ نەبوو فاسدە فاسد لەگە فاسدی یەکەیەوە نازی دەدەیەوە ئەوانە ئەگەر هەڵ سابت بۆ بێتە محاسبەتت کرد لەوە مەسەنە زیرەترتە بۆ پیرەخ و پیرەخ و خۆشتر دیە بێگومان ئێستا میژوام لەسەر چ محاسبەی دەکردی باوت لەسەر خوێندن لەسەر پاک خاوێنی بەدزی و بچێ سەربان بخێنی تەبعاً محاسبە طبعا مەسەلەن لەسەر درەنگ هاتنەوە مەسەلەن لەسەر هاوڕێتی چۆن بڵێ بلاک لیستێکت دانا فلان و فلان و فلانش تێدانە بلا ئەدەبیات چێ بلاک لیستەکە بلالیست کۆمەڵێک وشە بوو کۆمەڵێک دەستەواژە بوو ئیتر ئەوانە مەمنوع بوو لای من بەکاری بێنم مەسەلەن پەپولە و گوڵ و نەورەس و بۆ خۆ پەپولە جوانە بەکارهێنانی لە کوران پەپولە نییە لە کوران لە کوران زلەی بەعس هەبوو زۆڵمی جاشەکان هەبوو نەبوونی هەبوو بە پێڵایەوەشی لاستیکەوە ئەگەر نان و خوڕمایەک هەوە ئەو ڕۆژە پاشا بووی جارێکیان بیرمە هەفتەیەک ئاو نەهاتەوە لە کوران هەفتەیەک ئاو نەهاتەوە ئیتر بەش تۆپانێمان دەکرێت هەموو جارمان عراقەیە و هەموو جارمان چڵکەوە ئەوانە و هەفتەیە خۆنشۆی زۆر بشکیلەیە ڕەفیقێکمان هات شەعی دەنووسی شەریکی ناو بە ناوی دەریاسەی نەورەس گوتمان کاکە هەفتەکە ئاو نهاتەوە دەریاسی چم بۆ دەکەی وەرە باسی ژیانی سادەییم بکە باسی خۆنەشوشتە بکە من جارێکیان مەسەلەن مەلایەک خوتبەیەدا جومعە بوو لەسەر لافاوی نوح بۆ ئێوارەکەی بەلای داچووم سەلام لێ کرد ئاگای لێ نەبوو زای بۆ ئاگای نەبوو لە بەرەوەی بەتانچی ئاوی کڕی بوو ئەدەی باشەکە کە تو بەتانچی ئاوە کڕی لە خوتبەی جومعە بۆ باسی ناکەی بۆ باسی لافاوی نوح بۆ دەکەی ئەو کاتێک کە خۆت بە تاگەر ئاوە پێت گوتیان پێت نەگوت نا حەتمان چییە ئەو کاتە مناڵە حەدی نەبوو لەگە مەلایە قسە ئێستا نا ئێستاش دەزانم ئەوانیش باری خۆیان هەیە سەریکە لە هەموو توێژێکە باش و خراپ هەیە تێگەیشت و ناتێگەیشت و هەیە دڵسۆز و نادڵسۆز هەیە ئەمە لە هەموو توێژەکە لە مامۆستا وایە لە مەلا وایە لە ئەدیب وایە لە هونەرمەند وایە تەمان ئەتوها لە شوێنی دیکەشت باس کردی ئەگەر نەبوایە بە شاعر ڕەنگە ئێستا مەلایەک بووە مەلایەکی چۆن دەبووی مەسەلەن مەلایەک دەبوو وەکو نالی یعنی پێغەمبەرم زۆر خۆش دەویست بەڵام ڕقم لەوانە بوو کە بازرگانی بە ئاینەوە دەکەن نالی ڕێگوا بووە نالی زۆر دژی ئەوانەیە کە بازرگانی بە زوهد و بە سۆفیگەریەوە دەکەن بەڵام بیر نەچێت نالی کە باسی پێغەمبەرەکە ینی وەکچوە واسەکە ئەی ساکینی ڕیازی مەدینەی منەوەرە لطفێ بکە بفەرموو مەدینەی منە و وەرە نازدارە ئەی بوو دوورکەتیەوە لە حوجرە و لە خوێندنی دی بوویان ها چۆن بڵێ حەزت لێ نەبوو کاکە ئەو ئیشی من نییە بالێ کە ئەدەب دەناسی گومان لا پێیا دەبێت ئەدەبێت یعنی گومان ئەدەبیات یعنی شکردن و گومانکردن و لە هەموو شتێک لە قۆناغێکە لە هەموو شتێکە بەڵام کە دواتر کامڵەبی و دەچێت تەمەن و ئەوانە هەندێک کۆڵەگەت بۆ دەگەڕێتەوە بێگومان بیدایەت بیدایەت زۆر سەرکێشی ئێستا باش لە هەندێک شت باش ینی شکت لێ نییە لە هەندێک شت ئاکید من باوەڕم بە دیموکراتیت لە نووسینە هەیە حەز دەکەی باز لە هەڵەبجە بکە حەز دەکەی باز لە پیرەمێر دێ بکە لیرە کاسبیەکە بۆم بکە بە هونەر نالی شعرێکی لەسەر گوێ درێژەکەی یعنی باوەڕ دەبێ ئینسان کە دەیخوێنێتەوە حەز دەکا کەربێ یعنی گوێ درێژ بە ڕێک ئەوەندە بە جوانی باش گوێ درێژەکە ئەم پیاوە لە بەرەوەی هونەرمەندا گرنگ نییە باسی حەبیبەیە یان گوێ درێژ دەیکا بە هونەر من باوەڕم لەوە هەیە کە دیموکراتیت لە نووسینە هەبێت چ بابەتێک دەریکی خۆتە بەڵام بۆ بکە بە هونەر سنوورت هەیە لە شعر لە نووسین بەڵێ سنوورم هەیە لەوەی نابێ ئەمە وا لە خەڵک بکە ڕقیان لێک بێتەوە ڕقت لە شێکە مامۆستا ڕقم لە خودی ڕقا ڕقم لە ڕقا هەرچەندە من باش دەزانم کە ڕق ئاسانە ئەوەی قورسە خۆشەویستیە چکە ڕق بۆشم باس کردی پێشتر کوتلە دروستەکە خۆشەویستی کوتە دروست ناکە ڕق ئاسانتریان خۆشەویستی ئاسانترە مەبەستن نەخێر ئێستا من بانمونیەکە دەمێ ئەو پیاوەیەوە سار لە پێشمان دەڕەوە نیە
بەس ئاوەڕمان لێ بداتەوە مۆڕە بکە بتوان ڕخمان لێ بێتەوە نیە وێ فعلا بەڵام یەک هۆڕن. یاک هۆڕن بەڵام عینی ئەو پیاوە بمانەوە خۆشمان بیەوە لە پێشمانە 3 ساڵمان دوێ 3 ساڵ تعارفی لەگەر بکە و بیناسە و متمانەی پێ بکە و داوەتی کە و داوەتت بکە و برای بناسە و خوشکت بناسێ و خێزانی بناسە و تێکەڵاو بن و زیاتر لە 3 ساڵت دەوێت بابینە سەر بابەتی خۆشەویستی و ناو شعرەکان مەسەن کە باسی خۆشەویستی دایە گەورە و بابە گەورە دەکەیت مەسەنە کە لە یەکدی تووڕە دەبن تەزبیحەکەی بە شێوەی دڵدادنێ بەرماڵەکەی ئەوە زۆر جوانە وێنێکی شعری زۆر جوانە و ڕاستیشە یعنی فعلەن وە بوو بەڵێ بڵێ بڵێ کە لێک تووڕە دەبوون یعنی دەمزانی لێک تووڕە بوونە کە تەزبیحەکەی لە شێوەی دڵبەتی دێشت دەمزانی ئەمە لێک تووڕە بوونە بەس کە دایکم داپیرم پێ دەکەنی ئەجا چووکە بخێوی کردومە هەڵم دایکم کە داپیرم پێ دەکەنی دەمزانی و ئاشتبنەوە ئەی تو خێزانت کە لێک عاجز دەبن بەچنەوە ئەکە دیسان دەیگەڕینەوە لە هەموو شتێکە خێزانی ملم باشترا لە هەموو شتێک هەموو شتێک لە هەمووی ئێوە لێک تووڕە دەبن یان نە ئای بێگومان وەکو هەموو هەژنی مێردایەتی بریتێ لە تووڕە بوون مێردایەتی ینی ژنی مێردایەتی بریتێ لەوەی کە دوو کەس پەتەکە ڕادەشێشێ بۆ ئەوەی کۆنتترۆلکایت من ببەمەوە یان ئەو باتەوە من ئێستا مەسەلەن ژن و مێردم نەدیوە مەسەلەن پیاوەکە قسە بکە ژنەکەی بڵێ بڵێ وایە قەت ناڵێ وایە زەحمەتە زۆر زەحمە نەمدیوە ئەسڵن نەمدیوە بەسەلەن پیاوێک بە ژنەکەی بڵێ ڕاستەکەی ینی باوەڕێ ئەوەی ئێستا من لە درامای کوردیا دەبینم مەسەلەن ئەو درۆەیە مەسەلەن لە درامایە کە مەسەلەن ژنەکە مێردەکەی دەڵێ بە یارمەتیە بخەوین کاکە ژنوێکەکەی واقسە دەکەن بەڕاستیە بحکمی ئەوەی شاعری و نووسین ئەوانە زیاتر شاعرەکان دەڵێن حەزمان لێە کەش و هەوایەکی هاد و هێ من ئەوانە بێت توش هەوای یان عکسی ئەوانە وڵای تقریبا عکسیوانە من حەزم لە پەمەیی بوون نییە پەمەیی بوون لە نووسینە حەزم لە پەمەیی نییە حەزم نییە شاعر جێل دەرکەوێ تەمەشای ئاسمان بکە و تریفە و ئاگای لەوە نەبێ خەڵک تەعین نابێ ئاگای لەوە نییە مەشاکیل هەیە ئاگای لەوە ژن دەکوژێ دەبێ ئەمە ئەکتیڤیتە کۆمەڵایەتیە ئەم چالەچە کۆمەڵایەتیە نووسەر پێش هەمووان بەرگری لە تێکەڵبی ها بەرگری لەم ناحەکانە بکە مادەم بیرۆکەت لەگەڵ ئەوان جیاوازە برادری شاعر و نووسەر و ئەوانت هەنە یان دووری لەوان نا دوورم دووری برادەکانم پەیوەندیان بە بواری ئەدەبیاتەوە نیە چین برادەرەتەی برادێکی نزیکم هەیە ناوی کاحسێنە لە بواری مین ئیشەکە مین بواری کاروباری من کۆمپانیای مینی هەیە هاوڕێم هەیە سۆران حەچیم مەحامیە ئیتر طبعا هاوڕێم هەیە لە بواری ئەدەبی و ئەوانە بەڵام وەکو نزیکی و ڕۆژان لەگەڵ یام گەڕێمەوەوانە ئەو کەسانن کە لە بواری ئەدەبانیم مامۆستا لەوەتی سواری سیارش ویستم پرسیاری ئەو جانتای بکەم هاتیە خوارێ هەژ ئەو جانتایت پێ ئەو جانتەیە چییە هەموو شتێکی تێدایە تایبەتە من درێک تێگەیشتم کە ژن لە پیاوان عاقڵترن لەوەی کە لە منداڵیەوە جانتا هەڵدەگرن باوەڕ کە ئەو جانتایە یەک دنیا یەک دنیاش لە کۆڵ دەکاتەوە یعنی ئەو هەموو ژیرفانە پڕەوی پیاوان و تۆپەکلیل لێرە و ئیتر لە سمتیا جانتایی ئەوە دەرچووە ئەوەندەیە ئەیترژن زۆر عاقڵن لە منداڵیەوە جانتایان پێ من زۆر درێک تێگەیشتم کامە نعمەتی ئەو خوایە هەرچی تێوێتێک جانتات پێوی تۆ آخر چوون بۆ ژیانی هاوسەر گیریت پێکینە چونکە ها عادەتەن وەیە شاعیر شعری لە بۆ دێ و شعری لە بۆ خۆشەویستەکەی دەنووسی و دەچی چاوەڕێی دەکاو ئەوانت هەبوویان نە من خۆشم ویست ئەویش بنی خۆشویست خێزانەکەم بالمناسبە من لە هەولێر ناسیم بەس لە سلێمانی هێنام بەڵام پێشەوەی بڕۆم لە هەولێر دەمناسیوە ئەوانە مهم ئەوەی شعرت بۆ نووسیان نە نەوەڵا بەس بیرمە گۆرانی بۆ کابراک شعری لە بوو باینزانی نووسیوی چون لە خێزانێ خۆی نەنووسیوی مامۆستا خۆی مشکلەکە زای لەستایە من لە مێژووی ئەدەبیاتە نەمدیوە کە شعر بۆ ژنی خۆی بنووسێ نەمدیوە بۆ خۆشەویستەکەی مەبەستم بۆ ژنی بۆ هاوسەری نەمدیوە ئەگەر نووسی تێکستێکی باش نەبووە عاشقەکان مەسەلەن ئەوانی دەبنە چیرۆک ئەوانی دەبنە شعرەوانن کە بۆ یەک نەبوونا یعنی ئێستا 2 ملیار ژن و مێرد هەیە کامیان دەبن بە چیرۆک کەسیان ئەوەی دەبێت هەیە مەموزینە ئەحمەدی خانیە شیرین و فەرهادە
قەیس و مەزنونە لاس و خەزاڵە پەری و ئیبراهیم و پەریە ئەوە نەبوو بۆ یەک نەبوونە بۆیە بوونەتە چیرۆک یعنی ئەگەر من دڵنیام یەکێکی وەکو مەسەلەن مەم کە زینی بێ نابووایە سێ چار جار پەتاتی بکڕی بایە و چبایە سەموخانە و نازان چی عادی دەبووە یعنی ژنم بێردایەتی مشکلەکەی لەم ئاسایی بوونەوەیە. نووسینی دراما هەنگاوێکی چوون بوو لە بوو مامۆستا زۆر تازە بوو زۆر چێژم لێبینی تەمرین بوو لە خەڵککردنی کەسایەتی بەرپسیارەتیشی ئێزگار گەورەیە چۆ باسی کۆمەلگا دەکەیتەوە ئیشکردن لەگە مامۆستا کاروخی چوون بوو هەر نازدار ئاز نەبوو پیاوی شەکر بەڕاستی یعنی شەکر هی ئەوەیە ڕەنگە من خۆشم بۆیە وای دەڕوانم بەڵام بە هیچ خۆشەویستە وڵا ڕێوسڵاومانەیە لەو بەرەمەکانی هەمووی جوانمان خۆی باشە عایلەکی باشە باوکی پیاوێکی نازدارە بنەماڵەیەشی نازدارن یعنی ئەم هەندێک جونگە هەیە لە هەولێر جوگەی ئەدەبی و هوەری و ئەوانن هەندێک بنەماڵە هەیە بەڕاستی هەتا ڕێزیان لێ بگیرێ هەتا سوپاس گوزار بین بەرامبەریان کەمایانی جا عایلەی مامۆستا ئیبراهیم حەکیمیێکێکە لەو عایلانە ماشڵە هەم جگە لەوەش مەسەرەن مەخمور و هەولێر و سلێمانی کە منداڵیت گەنجی و هەتا تەمەنی ئێستاش ئەنێ لەو سێ شوێنە و زیاتریش بووی بەڵام هەتا ئێستاش تێکەڵی لەگەڵ هەر سێ چوار ناوچەک وەیە من هەموویەکە و خۆشەویستی خۆی هەیە قەت بەتەمانە بووی مەسەرەن سەردەمایەک بچی دووکیش لەوێش بژی ژیان لەوێژ بریا یعنی بوو بریا بوو نەچووی یعنی وعد بێ بچم یعنی 10 ساڵێک لەوێ بژیم زۆر بەحەز لە شێوەزاری بادینیە بۆ پێشم وایە ئێزگار ناسکە دەقەت هەوڵ داینە شعرێکی بۆ دینی بنوێسین ئێستا زۆریان وەرجێڕاوەتە سەر شێوەزاری بادینی لێ دزراوە ناوەڵە ئینستاگرامیان داناوە شتیان داناوە ناویان نووسیەوە بەڵام شعری من عادەتەن دەدزرێ ینی پێشم ناخۆش نییە لە بر شعری مڵکی خەڵکە ینی شکسپیر مڵکی هەمومانە یعنی ئەمە نەمدیوە مەسرحیەی هەملێت لە ئەفریقیا پێشەش کرێ ئینگلیزەکان بڵێن بۆ پێشکەشی دەکەن ئەدەب دەبێ وابێ مڵکی هەمویان بێ. ساڵی چەند بوو ها یەکەم جارکە ها نووسینەکانە چۆن بڵێ خستە نێوان دووبەر کردە کتاب و فرۆشت من پێم مهم بۆ خوێنەر بم نووسەر نەبم من یەکەم کتێبم لە 2009 لە 38 ساڵی بڵاو کردەوە ینی درەنگ 38 ساڵ بۆ لەبەر ئەوەی خەتەرە کتێب زۆر خەتەرە ئێستا گەنجەکان مەسەلەن مەترسی ئەمە نازانن خوێنەر یەک جار دوو جار فرسەتت دەداتێ دەرفەتت دەداتێ ئەگە شتێکی باش نەدایە دواتر شتی باش نووسرات خوێنێتەوە دواتر باشیش بینات خوێنێتەوە جیلی ئێمە نەوەی ئێمە بەختی ئەوەی هەبوو کاتی فێسبوک نەبوو قسە قۆڕەکانی خۆمایتدا بڵاوکەینەوە دوو برادر لە کۆڵان دەیزانی نازانم دراوسێکمانە ئامۆزایەکەم دەیزانی دواتر دەم دڕاند و کەسی نەیدەزانی زۆرە دڕاندینە نووسینەکانی خۆت مارکیز قسەیەکی هەیە دەڵێ نووسری باش بۆ دەناسێتەوە چەندی دڕاندووە نەک چەندی نووسیوە من ئەوەندەیە بڵاوم کردوتەوە باوەڕ دەکەم سی بەقەد ئەوم دڕاندوێ ماشەڵڵا پەشیمانی نەک پەشیمانم ئێستا پێم وایوانی بڵایشم کردوتەوە هەندێکیان مستحقی دڕاندن وەختی تو سەردانە کتابخانەتی مەسەلەن جایەکی هۆسا دەستپێکی چاوێتە کەونە سەرکیش کتابە چزانم یەت ئەدەبی یەت مێژووی یەت فەلسەفی یەت ئێستا حالیان زۆر جارە مێشکم دەست سەر یادەوەری چاوم دەست سەر یادەوەری ئەف مامۆستا تەڵعاتی نوکان بینی زیاتر بەرە خودتە دیروکە خۆ یانژی پاشە ڕۆژە خۆ حتا ئەف مامۆستاژی چێ تەمەشای داهاتوو دەکەم پێگومان ڕۆ داهاتوو ئەوەی ڕۆی لە دەسەڵاتی ئێمەدەما هیچمان بەرامبەری پێ ناکرێ تەنها دەتوانین وانەی لێوەگرین دەرس وانە لە تاریخی خۆت وەرگرتووە یان هەر زۆریش
لە زۆریش چ تەمەنێک زیاتر پڕ بووە لە هات دەرس و بەسەرهات و تەمەنی گەنجی بەداخەوە خەڵکی ئەم وڵاتە هەر ئینسانی ئەم وڵاتە کە گەنجی خۆی مەفروزە خۆشترین تەمەنبی کەچی بە گومانترین و قەلەقترین و بە ئەزیەتترین قۆناغا توش هەروە بوو هیمەش خراپتر بوو یعنی ئەو فترەیە فترەی خۆنە دۆزینەوەیە فترەی بێپارەیە چون خۆت دۆزیەوە کتێب لە کتێب زیاتر کتێبە نای تو باشترین تێکستت چ بووە من پێم وانە تێکسی باشم نووسوی بەڕاستە تو ئارێ بەخوا کو دەبیشتیوە کی دوایە ئەی خەڵک پێ دەڵێن مەسەنم باشترین تێکستی تو لە لای خەڵک چیان پاییزی زەعیمیان پێ باش بووە چکە وردە مەراقی سیاسی و وردە مەراقی هینی تێدا بوو چون بڵێ باسی هەموو سەردەمێکیش دەکا ئەو تامی تێدا بێگومان بەو نەوەعەت نووسی بێگومان دواتر زەعیم لەوێدا بە زەعیمی سیاسی نییە باوچێکی خراپە مێردێکی خراپە مدیرێکی خراپە دوکاندارێکی فێڵبازە تو چ کەسایەتێکی خراپی باوکێکی خراپ باوەڕ ناکەم کچەکانم دەبێ شایدی بۆ بدەن بەس یعنی بەس ڕەنگە برادێکی خراپبی دووری لە برادەرەکان وەیە لە سوشال میدیاش لەیان دووری من هەردێکێک پێویستی بم بێ پەیوەندی پێوە کردووە هەردێکێک نەهامەتێکی هەبێ بە پێی توانە خۆتزانی کەس کامڵ نییە و کەسی داعای کەماڵ ناکە بەڵام هەر شتێک ببێ لە حسابی شتێشترا بەزۆ بزانام لە زمانی گەنجی زیاتر لە دەرێ بوو لە جاتوی لە ماڵی بوو نیە بڵاگ بە ماڵی دەکردەوە بە ماک ئەو کاتی ئێمە مەجیبوون بە دەهاتیەوە لێدان و شتە بوو یان کە بابێت باوەڕ ناکەم لێدان و شتی هەبووبی داچ هەروە چیان دەگوت کە درێنگ دەهاتیەوە یان زوو لە ماڵی با بووە ڕقی لە کتێب بۆ جار بەجار لەو پێوا بوو کە چاوم دەکاتەوە لە سەخەمەکانی خۆم کە هەروەشی کردووە بزانم ئەکی چاوی کردەوە سەخەمەکانی خۆم لە سەخەمەکانی خەڵکیش خۆی ئیمامی عەلی قسەیەکی زۆر جوانی هەیە دەڵێ كلما زاد المرء علما زاد بؤسا یعنی ئینسان چەندی زیاتر بزانێ هینتر ژیانی سەختترە ناخۆشترە بێ یعنی نەهامەتی بە شتێک دڵت خۆش دەبی بۆی کە دەبینم منداڵست نەمەکتەبێ ئەوە جوانترین شتە جوانترین شت لای من ئەوەیە کە بەجلی شین و قردێڵەی گۆرەوی بە قردێلەی سپی کورد ئەوە زمانی قدیم بووە ئێستا ژێ گۆریەی بە قردێلە سپی بەسەر ئەو شتێت بەبیرمایتەوە قدیم جوانترین شت لێ من کە هەست بکەم ژیان بەردەوامە یان هێشتا دنیا خێری پێوماوە مەسەلەن کە کەسێک کە دەڵێ کچێکە کوڕێک کە دەڵێ مامۆستا ناوێکی کوردیم دەوێ بۆ کچێک بۆ کوڕێک کە دێن لێ دەپرسن زۆر مەسەرەن ئێستا زۆ برادر لەمەش دەپرسن خۆشترین جوانترین ناوەک لە بوو کچەک دێ منداڵ من ئایان پێخۆشە ئایا من دلیڤیان پێخۆشە نازان ناوچی نازانم زۆر لەگە برادران ئەوەی دەڵێن من ئایا خۆی عەرەب دەڵێ ئایەت بنێت جەمال و هەم ناوەش پیرۆزیشە کە لە ئایەت و ئایەتی قورئانی هاتیە و هەم ناوێکە قورس نییە یعنی پیتی هینیتیانی ئەوانە وابزانم یەک دوو برادریشم ناوی کچەکانم من ناوم ئای خودت کچەکانە ناویان کچی یەکەم ناوی هانەیە وەکو لانە هانە ینی کانی بە هەورامی هانەی دن هانەی گرمک ینی کانی گەرم کانی خوار و ئەوە بچووکەشە ناوی وێنێ ئەویتیان یا ڕبی تەمەندەی قوربانی لەگەڵ تۆیە لەگەڵ توێ جاکە تایبەت ئەوڕۆ ڕۆژەکە تایبەت بی بۆ من قوربانی بەس ئەس حەزکەم تشتێکی تایبەت بوومە پێشکێژێکی یعنی تشتێک بەتی دووبارە نەبێت ئەنە زۆنم ژەکەەوە ئۆکەی لە کتێبە تازەکەمە شەریشی نالیان دۆزیوەتەوە دەمادەم هاتووە شەریشی نالی لەسەر هەولێر نووسراوە بەو مناسبەی بەو بوونێک کە لەسەر قەڵاتیشین چکە باسی قەڵاتیش دیدایەوە نالی باسی قەڵات دەکە و بەڵێ وا دەڵێن ئێستا ساغ نەکراوەتەوە ئەوانە من یەکەم جارە و شعر دەخوێنبووە سەفحەی بەرینی سەهلی بۆ وەصفی ئەهلی ئەربیل قەڵەمی منە عەینەن منارەی شەیخی جەلیل شارێکە ڕیاکەمە بۆ مەکرەما حاتەمە شایەتی شەهرە زووری بوو بە ئەحسەنی دەلیل مصەڵای سەر قەڵاتی بەرامبەر نەبی عوزێر حازرە بۆ بەراتی مەرقەدی ئیمام تەعجیل بەستۆڕەنا لە چاوی من ئەو بۆ ئێرە هاتووە
لدوري تواف دكن تحفيك نيبي مثيل هم أهلي آسمان هم رنجي خاكن خلقي هاكن لمثلي كافور تاكن لجنسي أصيل شوقي وتيني شمسي كتاني أسمر كردون وكو بنيري مدبوغ تشني شكري حليل بيشتر شيوي قامتت دريج بو أرباء اللو لبر كمي وصالت كرد بو أربيل ياسي إيواراني ياراني هند خوشن حيف نلي ما الدنيا إلا متاع قليل دمقول لجي تاوما نبوى قصري نظر روجاني دف تطريب شواني ذكري طويل نالي له غير دما نيبات معي جنة سدر هالك سياحي بالرحيم